هەر لە ستۆدیۆ من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر سالار عوسمان ئەندامی کۆنگرە لەگەڵمان بێت و گفتوگۆی زیاتر لەگەڵەوەکەم. دکتۆر بەخێر بێ. سپاس خۆت بریکاری وەزارەتی ڕۆشنبیری لاوانی تا چەند گرنگی بەو بوارە دەدات؟ لەم کۆنگرەیە باستان کردووە؟ بەڵێ بێگومان لە پێڕە پرۆگرامە باس کراوە؟ بێگومان یەکێ لە ئامانجەکانی پارتی دموکراتی کوردستان ئامانجی کولتوریە لەم وڵاتەوە. لەو بوارەدا پارتی خاوەن پاشخانێکی زۆر دەوڵەمەندە لە ڕۆژنامە، خاوەنی دەرکردنی یەکەم ڕۆژنامەی ڕۆژانەیە لە مێژووی کورد، خاوەنی یەکەم تەلەڤیزیۆنی ئاسمانیە لە مێژووی کورد. ئەمانە بۆ خۆی خاوەنی یەکەمین ڕادیۆی سەرانسەریە لە مێژووی کورد کە ڕادیۆی گەنجی کوردستانە. ئەمانە بۆ خۆی وە خاوەنی یەکەم ڕۆژنامەی ئێوارانە لە مێژووی کورد. ئەمانە هەمووی نیشانێ ئەوە دەدەن کە پارتی ڕوئیایەکی ڕوونی بۆ ڕۆشنبیری و ڕاگەیاندن هەیە و لە نێو پەیڕە و پرۆگرامی پارتی بەتایبەت لە نێو پرۆگرامی پارتی بەشێکی گرنگ ئایدیا و ڤیژنی کولتوریانەیە و لێرەوە من ئەوەش دەڵێم کە پارتی لە لیستەکەی خۆیدا ڕۆژنامە نووس و ڕاگەیاندن کاری جێ کردوتەوە، نووسەر و خەڵکی کولتوری جێ کردوتەوە و ئومێدەوارم دەنگدەرانی بەڕێزیش ئەم پانتاییە گرنگە پڕجوولە بەرهەمدارە ئامانزدارە ببێنن کە پێی دەگوتێ ڕاگەیاندنی کولتور. ئەمە ڕاگەیاندن تا چەند پارتی گرنگی بە ڕاگەیاندن نەدات؟ ئازادی ڕادەربڕین بێگومان ینی ئەوەی باسم کرد بەشێکە لەو گرنگە خاوەنی ئەم مێژووە پرسنگدارەیە و پارتی ئێستا زۆرترین هێزی میدیایی هەیە. زۆرترین هێزی میدیایی بەمانایەوەی توانی وێتی زۆرترین بینەریش کۆکاتەوە لە دەور خۆیدا. تەلەڤیزیۆنەکانی پارتی، ڕادیۆکانی پارتی، ڕۆژنامەکانی پارتی سەرمێنەری ئەو ڕاستەیە. اینجا ئێستا ئەمڕۆ ڕۆژی دەنگدانە، ئومێدەوارم پرۆسەیەکی ئارام، پرۆسەیەک لەگەڵ هەبوونی ململانێ و چێبڕچەی تونند لە نێوان کاندیدەکان هەیە کەم بۆ خۆم یەکێکم لەوان خۆشتکانی بۆ کۆمیتەی ناوەندی. بەڵێ ئاسایی هەمومان بانگەشە دەکەین، بەڵام بانگەشە دەکەین بەوەی هەمومان یەک خانەوادە. باش ئینشاءڵڵا دەردەچی. زۆر بەڵام ئەگەر دەرنەچی ئەگەر دەرنەچۆم گرنگ سەرکەوتی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانانی هەموویانوان من پێم وایە پارتی خاوەنی ئەم پەروەردە ڕەسەنەیەکە هەمیشە کوردستان و بەرژەوەندی باڵاکان پێش خۆیە بینێت. هیچ کەسێکی لای کراوەتەوە بۆ نمونە بڵێ ئەمانە چون بۆ سەرکردایە نەخێر ئێمە هەیە یان هەمووی دەنگدانە و ئێمە بە درێژایی 14 کۆنگرە جگە لەو دەکەسا ئەوانی تر بە درێژایی 14 کۆنگرە بەردەوام لیست هەبووە ئازادی ئەو لیستەیە فراوان هەرچێ خۆی هەڵدەبژێرێت دێتە ناو لیستەکە ئەم لیستەیە ئەعلان دەکرێت و خەڵکیش دەنگ دەدا و نەتیجەش هەرچ بێ هەمومان بە دڵی گەورە تحملی دەکەین چونکە دیسان دەڵێمەوە لە نەتیجە ئێمە ڕێبواری ڕێگای کوردستان و نیشتیمان و ڕێبازی بارزانی ئەو فێری کردوین کە بەردەوام خۆمان نەوێ ئەوانی ترمان بێ. کوتلەکاری هەبووە کوتلەکاری لە ناو پارتی دموکراتی کوردستان نییە، بەڵام زۆر ئاساییە بەسم ناو کۆنگرێ ئەوەندەی لە ناو کۆنگرە خەڵکێک ئەکید خەڵکێکەیە تحالفات دەکەن لەگەڵ ڕەفیقەکانی خۆی شارەکان هەندێکی دەکەن لە ناو شار و شارێکی تر شار و شارۆچکەیەکی تر ئەوانەی برادەری یەکەن ئەوانەی پێکەوە کاتی خۆی لە یەکێ لە ڕێکخراوەکانی شیان کردووە لە ئۆرگانەکان پێکەوە بووین ئەکی دەمە لە پرۆسەی دەنگدانی هەموو هەڵبژارنەکانی دنیا هەیە. بۆچی بە لایڤ نەبوو ژوورێ هۆڵی کۆنگرە؟ قەزەیەکی زۆر ناوخۆیە، پرسی زۆر نێوخۆی تیا باز دەکرێت. ئەم بابەتەی پەیوەندی بە بینەرەوە هەبێ ڕەهەندی گشتی هەبێ بێگومان لێرەوە ئێستا ئەمە قسە لێ دەکەین. بەڵام شؤونە نێوخۆیەکانی پارتی دموکراتی کوردستان کۆنگرەیەکی لە شؤونە هەرە گرنگەکانی نێوخۆی پارتیە بۆیە پێم وایە کارێکی باش بکە ئەمانە با شێوەیە کران کە بەشێکی لە هۆڵ پارێزراو بە ناوخۆیانە بەشێکی هەموو دنیا دەیبینێ و پێویستە ببینێ ئەوەی پێویستە ئەکیل بە دەبینێت. زۆر باشە سپاس بۆ دکتۆر سالار عوسمان. زۆر سپاس ئێوەش ماندوو نەبن ماندوو نەبن. سپاس بۆ میدیاکاران زۆر هیلاکردن ماوەیە. زۆر سپاس. بەخێر.